گەرم و گەشتن سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵی لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە بینەرانەوە دەبینە میواڵی ماڵەکانتان. بەڵێ بینەرانی خۆشەویست لە لامینیشەوە سڵاوتان لەبێت. ئازیزان بەرنامەی هەفتەیەشمان چەند بابەتێک لە خۆ دەگرێت کە بریتین لە یەکەم بابەتیان بە بۆنەی حوتی پوشپەر ساڵهاتی بۆمبارانی شیمیایی شاری سەردەشتە. دووەمیان دەستپێکی وەرزی هاوین و ترس لە ناو دڵی مناڵە هەژارەکان و بنەماڵەکانیان و هەروەها حیجاب و بەدحیجابی ژنان کە دەبێتە مەسەلەی ڕۆژی ئاخوندەکان و هێزەکانی سەرکوتگەری ڕژیم. سەهەمین بابەت شێعرێک بە بۆنەی یەکەمین ساڵوەگەری هاوڕێ و ڕابەری کۆچکردو فەرهاد شەعبانی پێشکەشتان دەکرێت کە لە شاری سەقزەوە نردوێتی بۆمان بە نازناوی زەردەبەیان. وا لە کۆتاییدا یاد دەکەین لە دوو هاوڕێی کۆچکردووی خۆشەویستمان کاک عەباس کەنعانیان لە شاری سنە و کاک ڕەحیم دەروێشی لە شاری بۆکان. هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەم هەفتەیەش لەگەڵمان بن. دوای ناوبڕێکی کورت دێنەوە خزمەتتان. بینەرانی عەزیز، ڕۆژی سێشەممە حوتی مانگی پوشپەر ساڵهاتی بۆمبارانی شیمیایی شاری سەردەشتە. بە بۆنەی نزیک بوونەوە لەو ڕۆژەوە سامناکەی مێژووی شاری سەردەشت بەشێک لە بەرنامەی هەفتەیەمان تەرخان کردووە بۆ یادی قوربانیانی بێدفاعی ئەم ڕووداوە. 35 ساڵ لەمەبەر سەر لە ئێوارەی ڕۆژی حوتی مانگی پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی چەند تەیارەی بۆمبهاوێژی ڕژیمی بەعسی عێراق لە ئاسمانی شاری سەردەشت و دێهاتی دەوروبەریدا دەرکەوتن و لا کردەوەیەکی جنایەتکارانەدا ئەم شارە و دەوروبەریان بە چەکی شیمیایی بۆمباران کرد. بەم جۆرە کارەساتێکی دڵتەزێن قوڵخا کە خەمێکی قورسی خستە سەر دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەموو مرۆڤ دۆستانی ئێران و جیهان. لە جەریانی ڕوودانی ئەم تاوانە مێژوویەدا ژمارەیەکی زۆر لە خەڵکی شاری سەردەشت و دەوروبەری گیانیان بەخت کرد. ژمارەیەکی زۆریش بە گازی ژاراوی مەسموم بوون بە جۆرێک کە ئاسەواری ئەم جەنایەتە تا بە ئەمڕۆژ ئازاریان دەدات و مەترسی خستۆتە لەسەر ژیانی نەوەی داهاتووشیان. بۆمبارانی شیمیایی شاری سەردەشت لە ڕووی بەکارهێنانی جۆری سلاحی کۆمەڵکوش کە لە دژی خەڵکی مەدەنی بەکاربێت خاڵێکی وەرچەرخان بوو لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقدا. ساڵانی پێشتر سلاحی شیمیایی لە ئاستێکی بەرتەسکدا لەلایەن ڕژیمی بەعسەوە دژ بە هێزی پێشمەرگە بەکار هاتبوو. لا بەرەکانی شەڕیشدا ڕژیمی عێراق جاروبار ئەم سلاحی بە مەبەستی تاقیکردنەوە بەکارهێنابوو، بەڵام لە ئاستێکی ئاوەبەریندا و لە دژی خەڵکی بێدفاعی شارێک ئەوە یەکەم جار بوو کە بەم شێوەیە لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقدا ئەم سلاحی بەکاردەهات. لە شەڕی جیهانی یەکەم بەملاوە ئەوە یەکەم جار بوو کە ئەم سلاحە لە شەڕی نێوان دەوڵەتەکاندا سەر لە نوێ بەکاردەهات. بڵێ ڕژیمی بەعسی عێراق چەند مانگ دوای ئەو کارەساتە جنایەتێکی گەلێک گەورەتر و سامناکسی لە شاری هەڵەبجە خوڵقاند. لە ئاکامی بۆمبارانی شیمیایی شاری هەڵەبجەدا نزیکەی 5,000 ئینسان گیانیان لەدەستدا و زیاتر لە 7,000 کەسیش مەسموم و بریندار بوو. دەوڵەتە ئەمپریالیستەکان ئەوانەی کە سیلاحی شیمیاییان بەرهەمهێنابووە دابوویان بە تاوانبارانی شەڕ بەپێی بەرژەوەندی ئابووری و سیاسی خۆیان چاویان لە جینایەتی بۆمبارانی شاری سەردەشت پۆشی و بەم جۆرە دەرفەتی ئەوەیان بە ڕژیمی سەدامدا کە ئەم جینایەتە لە ئاستێکی بەرینتر و پڕکارەساتردا لە شاری هەڵەبجە دووپات کاتەوە. ئەم دەوڵەتانە لە ساڵی 1925 زاینیدا ڕێکەوتن نامەی قەدەغەبوونی بەرهەمهێنان و بەکارهێنانی سیلاحی شیمیایان پەسەند کردبوو. بەم حاڵەشەوە لە بەرهەمهێنان و فرۆشتنی ئەم سیلاحە دەستیان نەدەپاراست. کۆماری ئیسلامی لە ماوەی 24 ساڵی کە ڕووداوی بۆمبارانی شیمیایی شاری سەردەشت تێپەڕ دەبێ جگە لە مەزڵوم نمایەکی ڕیاکارانەوە پێدا هەڵکەوتن بە شەڕی 8 ساڵە و پیرۆزکردنی ئەم شەڕە و جگە لە هەوڵدان بۆ پاکانەکردن بۆ جینایەتەکانی خۆی لەو شەڕەدا نەبێ کارێکی بۆ قوربانیەکانی ئەم کارەساتە نەکردووە. قوربانیەکانی بریندار و مەسمومی ئەم ڕووداوە
تا بە ئەمڕۆژ بەدەست ئازارەکان و ئاسەوارەکانیەوە دەناڵێن. ئەم ڕژیمە هەموو ساڵێک بە بۆنەی ئەم ڕۆژەوە ڕەوڕسنێکی تایبەت بەڕێوە دەبات و بە مەبەستی پرۆپاگەندە بەکاری دێنێ. بەڵام تەنیا شتێکە بەلایەوە گرنگ نییە ژیانی بازماندەگانی ئەم کارەساتەیە. ئەگەرچی ئەمڕۆ بڕیاردەران و بەڕێوبەرانی ڕاستەخۆی خوڵقاندنی ئەم کارەساتە فرێدراونە ناو زڵدانی مێژووەوە، بەڵام پێویستە ئەو ڕاستیە لەبیر نەکەین کە هەودەستانی ئەم جینایەتکارانە ئەوانەی کە هەر ئێستاش هەر لە شاری سەردەشت ڕۆڵەکانی و قوربانیەکانی ئەم جینایەتە دەگرن و دەیانخەنە زیندان و ئەشکەنجەیان دەدەن لە ئێران لەسەر دەسەڵات. وایە کۆمەڵانی خەڵکی کوردستان و مێژوو ڕووداوی بۆمبارانی شیمیایی شاری سەردەشتیان بە ناوی سەدام و هاوکارانی تۆمار کردووە و لە هەمان کاتدا ناوی خومینی و خامنەئی و هەموو ئەو جنایەتکارانەش کە ئەمڕۆ لەسەر دەسەڵاتن و ئەو کات بە درێژە پێدانی شەڕ هەوڵیان دەدا بە ناوی ڕێگەی قودس لە ڕێی کەربەلاوە ببڕن و دام و دەستگای ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی لە سەر تاسەری ناوچەکەدا دامەزرێنن وەکو شەڕێکی ئەم جنایەتە و لە بیریشی ناکەن. بێگومان لە سبەی ڕۆژی ڕووخانی ئەو ڕژیمەدا یەکێک لە هەزاران لاپەڕەی تاوانەکانی ئەم شەڕە کۆنەپەرستانەیە بۆمبارانی شیمیایی خەڵکی بێدفاعی شاری سەردەشتە بێت کە مەزلومانە بوونە قوربانی و گیانیان بەخت کردو یان بریندار و مەسموم بوون. بەڵام هەڵڕشتنی فرمێسکی تیمساحیانە لەلایەن ڕێبەرانی ئەمڕۆی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ قوربانیەکانی ئەم کارەساتە ناتوانێت ئەم ڕاستیە لەبیر خەڵک باتەوە کە چۆن خومینی لەگەڵ دەستپێکردنی شەڕ ئەم شەڕی وەکو بەرەکەتێکی ئاسمانی ناو لێ بردوو هەڵسوڕاوانە هێنایە خزمەت سەقامگیرکردنی حکوومەتی ئیسلامیەوە. کۆماری ئیسلامی بۆ تێکشکاندنی شۆڕشی ئێران بۆ زەوتکردنی هەموو دەستکەوتە دموکراتیکەکانی ئەم شۆڕشە بۆ کوشتاری کۆمونیستەکان و هەموو نێرانی خۆی و بۆ تێکەوە پێچانی هەموو ئەو داخوازی و چاوەڕوانەی کە لە شۆڕشی 1357 دەکرا بە پیری ئەم شەڕەوەچوو. ئەوان بە درێژە پێدانی شەڕ توانیان هەر لە یەکەم ساڵەکاندا مقاومەتی خەڵکێک کە نیان دەویست بەم جۆرە شۆڕشی ڕەوای ئەوان تاڵام بکرێ و خەڵتانی خوێن بێت تێکشکات. لە ساڵهاتی کارەساتی مرۆڤی بۆمبارانی شیمیایی شاری سەردەشتدا نەفرەت دەکەین لە بڕیاردەران و بەڕێوەبەران و هاوکارانی ئەم جنایەتە گەورەیە و درود دەنێرین بۆ ئەم ئینسانە بێدیفاعانەی کە لە جریانی ئەم کارەساتە گیانی ئازیزیان لەدەستا. دوای ناوبڕێکی کورت دێنەوە خزمەتە. ئازیزان، دەستپێکی وەرزی هاوین بۆ مناڵانی بنەماڵە هەژارەکان دەرفەتێک نییە بۆ حەسانەوە لە کاری پڕبەپڕی 9 مانگ خوێندن. دەرفەتێک نییە بۆ چێژوەرگرتن لە یەمەنی مناڵی و نەوجەوانی سەرەتای دەستپێکی ماندووبوونێکی دیکە و واتوانەوە لە شودۆرونیان لەژێر فشاری کاری تاقەت پڕۆکێندا. ئاماری مناڵانی کار لە وەرزەکانی دیکەدا هەرچەندە بێت لەگەڵ دەستپێکردنی هاوین و تەحتیلبوونی مەدرسەکان ئەم ئامارە بەڕادەیەکی زۆر دەچێتە سەری. زۆربەی مناڵان و تازە لاوانی بنەماڵە هەژار و دەستەنگەکان لەگەڵ تەحتیلبوونی مەدرسەکان هەموو هەوڵێک ئەدەن بۆ ئەوەی بەش کەم کارێکیان دەستکەوێ و تا ڕادەیەک باری قورسی بەڕێوەچوونی بنەماڵەکەیان سووک بکەن. ئەم مناڵانش ئارزوهایەکیان هەیە کە هەموو مناڵانی تر هەیەنە. پێداویستی هەیەکیان هەیە کە مناڵانی دیکە پێویستیانە. ئەوانش دەیان هەوێ لە وەرزەدا بحەسێنەوە لە خۆشی و تەفریحی تایبەتی بە وەرزە بەهرەمەند بن. لەم وەرزەدا لیباسی پاک و خاوێن و فێنەر بکەنە بەریان، سەفەر بکەن و لەزەتی خۆشیەکانی سەفەر بچێژن. بەڵام ئەم بەشە لە مناڵان هەرگیز وەکو مناڵانی هاوتەمەنی خۆیان دەرفەتی ئەوەیان دەست ناکەوێ کە خۆیان بە ئاواتەکانی مناڵیانیانەوە خەریک بکەن. ڕێگەیان ناکەوێتە ئوردووەکانی هاوینی. شانسی سەفەرکردنیان نییە. ئیمکانی ئەوەیان نییە بچنە ئیستەخر و مەلە بکەن. دەرفەتێکیان بۆ گەشەپێدانی ئێستاعداد و تواناییەکانی بەکارنەهاتوویان دەست ناکەوێ. ئەم بەشە لە مناڵان بە ناچار سڵامەتی و گەشەی باڵا و وەزن و شادابی دەرونیان بنێنە پێناوی کار بۆ دابینکردنی خەرجی قەڵەم و کاغەز و کتێب و لیباسی مەدرسەیان. زۆربەیەک لەو مناڵانە دڵیان بەوە خۆشە کە بەو داهاتە کەمەی بەدەستیان هێناوە یەکێک لە ئاواتە وەدی نەهاتوەکانی خۆیان بۆ براو خوشکە چکولەکەیان وەدی بێنن.
ئەم مناڵانە دەبێ هەر لە ئێستاوە فێری ئەوە بن کە قانع بن و لەگەڵ ئەوەی کە هەیانە بسازێن و ئاواتی ئەوەی کە نیانە و ئەوەی کە پێویستە بیان بێت لەسەریان بەرنە دەرەوە. بڵێ لەگەڵ دەستپێکردنی هەر وەرزێکی هاوین ئەو مەترسیە لە ناو دڵی مناڵان و بنەماڵەکانیاندا پەیدا دەبێت کە ئایا لە ساڵی داهاتووی خوێندنیاندا دەرگای مەدرسەکان بەرەوڕوویان کراوە دەبێت؟ ئایا دەتوانن درێژە بە خوێندنیان بدەن؟ ئایا ساڵی داهاتوو شانسی ئەویان دەبێت کە لە پاڵ دەستی هاوکلاسیەکانی قەدیمی خۆیان بچنە سەر کلاس یان مەجبور دەبن ڕۆژانە کار بکەن و چەند سەعاتێک لە شەو بەلەشێکی ماندووە بچنە سەر کلاسی دەرسی شەوانە؟ هاوین دەتوانێت بۆ مناڵان وەرزێکی جوان و دڵخۆشکەر بێت، بەڵام نەک بۆ مناڵانێک کە مەجبورن لەبەری بەیانیەوە تا درنگانێکی شەو لەسەر چوارڕێەکان و لە ناو جەرگەی ویراژی ماشینەکاندا خەریکی فرۆشتنی وردەشتی وەکو گوڵ و ئادام سووهی تر بن. هاوین بۆ ئەو مناڵانی کە لە ژێر تیشکی گەرمی هەتاوی هاویندا دەم و دەستگای واکس لێدانەکەی دامەزراندووە و دانە بەدانە کەوشی ڕێبواران بەچاو دەکات، لێوەکانی وشک و قەڵەشان و لاملی لە گەرما سوور هەڵگەڕاوە و وەرزێکی پڕ لە ئێش و ئازارە. لە وەرزی هاویندا کورە پەسخانەکان، کارگا ژێرزەویەکان، ئەنبار و گاڕاژەکان و بەتایبەت گۆشە گۆشەی شەقامەکان و پیادەڕەوەکان پڕن لە مناڵانێک کە ژیانیان لەگەڵ هیچ پێوەرێکی ئینسانی نایەتەوە. هاوین ئەگەر بۆ ئەم مناڵانە پڕ ئێش و ئازارە، بەڵام بۆ خاوەنکارانی کارگاکان و خاوەن دوکانەکان وەرزی قازانجکۆکردنەوە لە کاری هەرزانی مناڵانی کارە. کارگا بچووکەکان کەمتر لە 10 کەس هیچ یاسایەک نایانگرێتەوە و ناوەندە دەوڵەتیەکان هیچ کۆنتترۆڵێکیان بەسەریانەوە نییە. ئەم ناوەندانە پڕن لە مناڵانی کار کە نەتەنیا جەستەیان دوور لە هەر چەشنە چاودێریکی یاسایی لە ناو دەچێت، بەڵکو بە شێوەی وەحشیانەش ئەچەوسێنەوە و هەر ئەو کاری کە بە گەورەکانی دەکەن بەسەر مناڵانیشیدا دەسەپێن و ناچاریان دەکەن کە بەرامبەر بەم بارودۆخە سەردانەوێنن. بەڵێ بەشێک لەو مناڵانەی کە باسمان کرد بۆ دەربازبوون لە کارێک کە زۆریان پێناشکێت بە ئاسانی دەکەونە داوی تۆڕەکانی قاچاق و بڵاوکردنەوەی مەوادی مخەدر. بە ئاسانی دەکەونە داوی تۆڕی مافیایی بازرگانی سێکس و دەڵاڵەکانی لەشفرۆشی و باندەکانی دزی. سوکایەتیان پێدەکرێت و لێدان دەخۆن. ئاساییەکە لە کۆمەلگایەکدا کە بە بەردەوامی خەڵکێکی زۆرتر دەکەونە ژێر هێڵی هەژاریەوە، ئەگەر مناڵانی ئەم خەڵکە هەژار و دەستەنگە لە جیاتی چێژوەرگرتن لە خۆشیەکانی وەرزی هاوین، لە جیاتی فێربوون و پشکوتن بۆ پێکهێنانی تۆسقاڵێک ئاڵ و گۆڕ لە ژیانی مەمرە و مەژیاندا دەشی ناسکوون نەخەمڵێویان بخەنە ژێرباری هەر کارێکەوە. لەو وڵاتێکدا کە حەقدەستی کرێکارانی لەسەر کارێکی چەند مانگ دووە دەکەوێت و لە هەر سێ کەسی ئامادە بەکار یەکێکیان بێکارە، مناڵانی ئەم کرێکارانە و مناڵانی خەڵکی دەستەنگی ئەو کۆمەڵگایە چ چارەیەکیان هەیە جگەل لەوەی کە لە ئاستێکی میلیۆنیدا خەریکی واکس لێدان بن لەسەر کوچە و کۆڵانەکان و لە ناو زەبڵدانەکاندا بە شوێنی خواردەمەنی دابگەڕێن، لەسەر چوارڕێیەکان شوشەی ماشینەکان پاک بکەنەوە و فاڵی حەفز و ئادامس و سیگار بفرۆشن. کاری منداڵان تاوانێکە کە کۆمەڵگای چینایەتی بەسەر مناڵانیدا دەسەپێنێت. مناڵان نابێ مەجبور بن لە جیاتی کایە و تەفریح و فێربوون و چێژوەرگرتن لە خۆشیەکانی ژیانی مناڵانە ببن بە ئەندامی تیمی نان ئاوەری بنەماڵەکانیان. بەڵێ. چشتی دریا چین خونی ماس یخم بارکان بابا گریجی گنم رنگین بکین گش دشتکان بو هجاری سفرکان من با بخنین شیرینان بو هجاری سفرکان من با بخنین شیرینان
گشکی چاوی کترکان اسرینوا تا دگینه تا که داری برزی آوات ووین تا سپیده عاشقی شون پی خزان اسرینوا تا سپیده عاشقی شون پی خزان اسرینوا تا که روژه بیتدی خونی من علانی هجار رول الشاري خونة كان أبرينا وقشت ريقة كان بولامس قرتني خون وخيال يا سمان پنجري روناكي الروينين لسر ديوار كان پنجري روناكي الروينين لسر ديوار كان دارکان چشتی دریا چین خونی ماس یخم بارکان بابا گریجی گنم رنگین بکین گش دشتکان بو هجاری سفرکان من با بخنین شیرینان بو هجاری سفرکان من با بخنین شیرینان هەموو ساڵێک لەگەڵ دەستپێکردنی وەرزی گەرمای هاوین حیجاب و بەدحیجابی ژنان دەبێتە مەسەلەی ڕۆژی ئاخوندەکان و هێزەکانی سەرکوتگەری ڕژیم. بە بیانی بەڕێوەنەبردنی حیجابی ئیسلامی هەموو ساڵێک لەم ڕۆژانەدا بە تایبەتیتر هێزەکانی ڕژیم دەکەونە گیانی ژنان لەسەر شەقام و کۆڵانەکان و سوکایەتیان پێ دەکەن و ئازاریان دەدەن. ئەم ساڵیش هەر بەم مەبەستە ناوەندەکانی پەیوەندیدار دەست بەکار بوون تاکو و بە ناوی گەڵاڵەی ئەمنیەتی ئەخلاقی هەم ئازاردانی ژنان درێژە پێبدەن و هەم لەم ڕێگەیەوە کۆمەلگا چاوترسێ بکەن. بەم بۆنەوە دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم هەل لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنەوە تاکو دەگاتە ڕۆژنامەکانی بەیانیان و ئێواران و تاکو تریبونەکانی نوێژی جومعە هەمویان دەکەونە کار و تاکو ڕێگای پەلاماری هێزەکانی ڕژیم بۆ سەر ژنان خۆش بن. دەستگای قەزای ڕژیمیش خۆی ئامادەکردووە بۆ پشتیوانی لەم کردەوە خێزەونانەیە. تونکردنەوەی گوشار بۆ سەر ژنان بە بیانی بەدحیجابی ئەگەرچی سەرچاوەکەی لا بیر و باوەڕی ئەو ڕژیمەدادایە، بەڵام ئەمڕۆکە پێش هەموو شتێک وەکو ئامرازێکی سیاسی کەڵکی لەوەردەگیرێت. لە ڕاستیدا ئەم ئامرازە نەک هەر دژ بە ژنان بەڵکو دژ بە هەموو کۆمەلگا بەکاردێت. ململانەی لەسەر حیجاب لە هەردوو لاوە هەم لە لای ڕژیم و هەم لە لای کۆمەڵی ژنانەوە نەبەردێکە کە لە چوارچێوەی کێشەی حیجاب بەتەنیایی واوەتر دەشێت. کێشەی حیجاب لەلایەن ڕژیمەوە ئامرازێکە بۆ هێزنواندن لەسەر شەقامەکان بۆ توندکردنەوەی کەش و هەوای خەفەقان و سەرکوت بۆ چاوترسێنکردنی هەموو کۆمەلگا و لەلایەن ژنانیشەوە نەبەردی ئیرادەیە هەوڵدانێکی نەمادینە بۆ دەربازبوون لەم بندەستی و سوکایەتی کە ڕژیم بەسەر ژنانیدا سەپاندووە. بەڵێ کۆمارە ئیسلامی لەم نەبەردەدا نەکەر هێزە سەرکوتگەرەکانی ڕێکخراوی دێنێتە مەیدان بەڵکو هەوڵ دەدا هەموو مەیل و بۆچوونێکی کۆنەپەرستانە کە لە ناو کۆمەلگادا هەیە بکاتە پشتیوانی ئەم گەڵاڵەیە و لە دژی ژنان هەڵی بخرێنێت. بەڵام لە ڕوانگەی کۆمەڵانی خەڵکی وشیار و بە تایبەت لە ڕوانگەی ژنانەوە داسەپاندنی حیجاب ڕێگایەکی بۆ پێشەلکردنی سەرەتاییترین مافەکانی نیوەی دانیشتوانی کۆمەلگا ئامرازێکە بۆ بەرهەمهێنان و پەرەپێدانی بەردەوامی فەرهەنگی پیا و سالاری. شێوەیەکە بۆ یەخسیرکردنی ژنان لە چوارچێوەی ماڵدا، بیان و یەکە بۆ هێرشبردن بۆ سەر سکۆلاریزم، ئامرازێکە بۆ چەوسانەوەی تونتری کرێکاران و ڕێگادەستێکە بۆ پەرەپێدانی کەش و هەوای سەرکوت و سەرپۆشێکە بۆ دوورخستنەوەی زەینی خەڵک لا کێشەکانی ناوخۆی ڕژیم. هەموو نیشانەکان ئەوەمان پێدەڵێن کە ڕژیم نەک هەر بەم ئامانجەی خۆی ناگات بەڵکو تەنانەت لەم ڕێگایەوە ناتوانێت حیجابی زۆرە ملیش بۆ هەمیشە بەسەر ژناندا بسەپێنێت. ژنانی ئێران لە ماوەی 43 ساڵی ڕابردوو لە پاڵچینی کرێکار زۆرترین ڕەنج و ئازاریان بەدەست ئەم ڕێژیمەوە چێشتووە. کۆماری ئیسلامی گەلێک هەوڵیدا تاکو جگە لە بەکارهێنانی ئەمرازی سەرکوتی ڕاستەوخۆ
بە پشت بەستن بە باوەڕی مەسەبی ستەمکردن بەسەر ژناندا بباتە ناو دەرونی خودی ژنانیشەوە و ناچاریان کات بۆ ئەوەی کە سەر بۆ ئەم سوکایەتیە دابنەوێنن. بەڵام دیتمان کە نەک هەر لەم سیاسەتەیدا سەرکەوتوو نەبوو، بەڵکو و بورکانی تووڕێی و نەفرەتی ژنانیشی خستە کار. ئەوەی کە ئەمڕۆ لە خەباتی سیاسی و کۆمەڵایەتی ئێراندا و لە حوزوری بەرینی ژنان لە هەموو بوارەکانی ئەم خەباتەتا دەیبینین، تەنیا گۆشەیەکی بچووک لە شەپۆلێکی خۆشاوی ناو دەریایەکی بەرینە کە لە ڕێدایە. وشیارێکی کۆمەڵایەتی باڵا بڕوا بەخۆیەکی بەهێز، سەرسەختی و لێبڕاوێکی کەم وێنە لە بزوتنەوەی ڕزگاری ژناندا خەریکە شکڵ دەگرێت. ئەم بزوتنەوەیە لە پاڵ بزوتنەوەی کرێکاران و معەلیمان و خاننشینان یەکێک لە کۆڵەکەکانی سەرەکی شۆڕشی داهاتووی ئێران دەبێت. دوای ناوبڕێکی کورد دێنەوە خزمەتان. با اعدام گل و قتل چکاور نمیتونی بترسونی کسی رو، قناری عمری از توی زندون میخونه نغمه آزادگی رو، رجز میخونی از مرگ و مجازات، رجز میخونی از زنجیر و میله، تموم ترست از اینه ببینی که پروانه نمونده توی پیله. به ترس از من اون پروانه هستم، به ترس از من که آزادی صدامه، به ترس از من شب ترسوی بزدل که خونه اون قناری تو رگامه. به ترس از من اون پروانه هستم، به ترس از من که آزادی صدامه، به ترس از من شب ترسوی بزدل که جای خون اراده تو رگامه. به ترس از من، به ترس از من دیگه چیزی ندارم که ببازم. به ترس از من، به ترس از من میخوام با جرأتم رویا بسازم. دیگه آب از سر دریا گذشته، دیگه چیزی ندارم که ببازم، دیگه وقتش رسیده تا ببینی میخوام با جرأتم رویا بسازم. میخوام مردم بشم، قانون بپوشم، لباس رعیت و از تن درارم. میخوام تو خاک تاریخ سیامون نهال روشنایی رو بکارم. به ترس از من اون پروانه هستم، به ترس از من که آزادی صدامه، به ترس از من شب ترسوی بزدل به جای خون اراده تو رگامه. به ترس از من
ئازیزان لەم بەشەدا شێعرێک بە بۆنەی یەکەمین ساڵوەگەری هاوڕێ و ڕابەری کۆچکردو فەرات شعبانی پێشکەشتان دەکرێت کە لە شاری سەقزەوە نردویانە بوومان بە ناسناوی زەردەبەیان. بۆ کۆچەری کۆچ نەکردو. ئەی کۆچەری هەڤاڵ ڕابەر لەگەڵ تۆمە گوێڕابێرە لێم زەویر مەبە لێم بێرە دەنگ بۆ چەند وڵامێ ئاخر دڵی قوڵی تۆ بەقەد دەریا هەڵوشەکان بوو دڵە گەورەکەت بە پانتایی گۆیزەوی بوو ئاخر هێشتا زوو بوو چۆن دڵت بەدەستی ئەو دێوەزمە و مۆتەکەی مەرگەوەدا نا زوو بوو تۆ بەڵێنیت دابوو بە دایکە پەلکە شۆڕەکانی دڵ هەڵقورچاو بە باوکە بێ ئوقرە و دڵ بریندارەکان ڕەنگە لە بیرت چوو بێت لە گۆڕەپانی زێدە لە چواردەیە لە سەنگەری سووری خوێن و ئاگر ئەوە کێ بوو لە وەرزەکان لەژێر چەخماخە و ڕێژنمەی بارانی بەهار لەسەر تاشە و بەردەکانی هاوینی سوور لە خشەی ژێر پێی گەڵاڕێزان و هەڵوەرینەکانی پاییز لە بەفر و ڕەچە و زەمهەریر و هەرەسی زستان خۆی دەنەخشان ئەوە کێ بوو لە شاخ لە ئەشکەوت لە دارستان لە دەوەن و هەردوو بەندەن چۆم و ڕووبار لە کەپر و هەسێل و کانی و ئاو مانگ و هەتاو ئەوە کێ بوو دەیڕوانیە ئەستێرەی ئاسمان و ئەستێرەی سووری ڕەخت و چەکی پێشمەرگە دەلالۆ هەستەوە ئەوە سروشت و دیمەنەکانی جوان و سەرکێشی کوردستانن شاهدی ئەو ڕاستێ دەدەن کە تابلۆی سیما و وێنەکەت وێنەی بە بزە و خەندەت چۆن لە یاد دەچێ چاویلکەکەت پێنووسەکەت دەمانچەی بەرپشتێندەکەت دەنگ و پەیامی تەبریکی سیویەکی جۆزەردان ململانێ بوو لە نێوان مەرگ و ژیان بۆیە بۆنی فراق و هجران گەرمی فرمێز بوو بە قوڵپەی گریان بەدەخیلت بم ڕەنگە سەفەرێک لەبەر بێ گەڕانەوەی لە دوانە بێ دەلالۆ هەستەوە ڕابە و بەجێمان مەهێڵە کۆچ هەر بووە و هەر دەبێ بەڵام کۆچی تۆ بۆ شەمشەمە کوێرەکان سەرچۆپیە دەهەستەوە باشایی و گۆڤەندیان لێ بکەین بە سەمفۆنیای مەرگی خۆیان دەهەستەوە تۆ گوڵی دەستی کچۆلە گوڵفرۆشەکانی پاتەخت بووی تۆ سیمای خۆشەویستی کۆڵبەرانی سەرسنوور بووی تۆ ئاڵا هەڵگری سووری سەرشەقامەکانی یۆتۆبوری و وەبساڵا و کوردستان بوو. زۆر سپاس بۆ زەردەبەیان بۆ ئەم شێعرە جوانەی. ناوبڕێکی کورد بینن دێنەوە خزمەتان.
ماڵاوایی لە ژیانی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە. بەپێی هەواڵێکی کە لە شاری سنەوە بەدەستمان گەیشتووە، بەداخەوە ڕۆژی پێنجشەممە 2 پوشپەڕی 1401 هەتاوی هاوڕێ عەباس کەنعانیان پێشمەرگەی دێرینی کۆمەڵە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ عەباس ئینسانێکی زەحمەتکێش و سیمایەکی خۆشناو لە ناو جەماوەری خەڵکدا بوو. یەکێک لە هاوڕێ و هاوسەنگەرانی بەم جۆرە پەژارەی خۆی لە ئاست هەواڵی مەرگی هاوڕێ عەباس دەردەبڕێت. مەرگی ناوادەی هاوڕێ و هاوسەنگەری دێرینم عەباس کەنعانیان لە ناخی دڵەوە تاساندمی. بیرەوەریەکانی سەردەمی گرمەی خەباتی پێشمەرگانە هەمیشە وەک فیلمێکن کە سەدان جاربیری بخەیەوە هەرگیز کۆن نابن و ماندووس ناکەن. هەندێک لە بیریوەریەکانم سەبارەت بە هاوڕێ عەباس بەم جۆرە. دوای گەڕانەوە بۆ شار ماوەیەکی زۆر گرتیان و چەندین بەڵایان بەسەر هێنا. دوای 10 ساڵ کە لە زیندان هاتە دەرەوە، ئەو جار کوڕەکەی لەسەر ڕێچکەی باوکی هات بۆ پێشمەرگایەتی. دوور و نزیک ئاگاداری وەزعی بووم، نەخۆشی سەردەمی زیندان بەری نەدەدا. بە هەژاری بەڵام بە سەربەرزی ژیانی بردەسەر. ساڵەها بە شوێن چارەسەرکردنی گیرۆدەبووانی مادە هۆشبەرەکانەوە بوو و لەم ڕێگەیەوە ناو بانگی دەرکردبوو. بەداخەوە مەرگ مەجای خزمەتی زۆرتری پێنەدا. سەرنجام بەهۆی سەکتەی دڵەوە ماڵاوایی لە ژیان کرد و بۆ هەمیشە بەجێی هێشتی. بەم بۆنەوەی لە بەرنامە ئێمە و بینەرانەوە و لەلایەن هەموو بەشەکانی تشکیلاتی کۆمەڵە ڕایخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێرانەوە سەرخۆشی گەرمی خۆمان پێشکەش بە بنەماڵی ئازیزی دۆستان و هەموو خەڵکی شاری سنە و دۆروبەری دەکەین و خۆشمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی هاوڕێ عەباس کەنعانیان بۆ هەمیشە لە دڵماندا بە خۆشەویستی دەمێنێتەوە. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. ماڵاوەی لە ژیانی باوکی هاوڕێکی یان بەختکردی کۆمەڵە لە شاری بۆکان. بەپێی هەواڵێکی کە لە شاری بۆکانەوە بەدەستمان گەیشتووە، بەداخەوە ڕۆژی سێشەممە 31 جۆزەردانی 1401 هەتاوی کاک ڕەحیم دەروێشی باوکی هاوڕێی گیان بەختکردوی ناوڕێزەکانی کۆمەڵە کاک فەتاح دەروێشی بەهۆی نەخۆشیەوە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ فەتاح دەروێشی ڕێکەوتی 16 خەرمانانی 1366 هەتاوی لە دەوروبەری بۆکان لە شەڕ لەگەڵ بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی گیانی ئازیزی لە ڕێگای ئامانجە بەرز و پیرۆزەکانیدا بەخت کرد. کاک ڕەحیم دەروێشی وەک ئینسانێکی زەحمەتکێش و خۆشناو لە ناو جەماوەری خەڵکدا ئەگەرچی زیاتر لە 3 دەیە خەمی قورسایی مەرگی جگەرگۆشەکەی لە دەرونی خۆیدا ڕاگرت، بەڵام هیچ کات سەری بەرزی بۆ قاچڵانی ڕۆڵەکەی و هەزاران داوی دیکە دانەنوەند و سەربەرزانە ژیان. ئێمەش بم بۆنەوە لەلایەن هەموو بەشەکانی تشکیلاتی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران سەرخۆشی گەرمی خۆمان پێشکەش بە بنەماڵەی ئازیزی دۆستان و هەموو خەڵکی ئەمەگناسی شاری بۆکان دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی کاک ڕەحیم دەروێشی و جگەرگۆشە قارەمانی هاوڕێ فەتاح دەروێشی بۆ هەمیشە لە دڵماندا بە خۆشەویستی دەمێنێتەوە. یادی ئازیزیان بەرز و بەڕێز بێت. بەپێی هەواڵێکە لە ئاوایی دادانەی کەمانگەری سەر بە ناوچەی کەڵاترزان بەدەستمان گەیشتووە، بەداخە و پەژارەیەکی زۆرەوە کاکە فەرهادی مەحموودی و هاوژینەکەی دادەکوێستان بەهۆی ڕووداوی ماشین گیانیان لەدەستاوە و بۆ هەمیشە ماڵاواییان لە ئازیزان و بنەماڵە و دووجگەر گۆشەکەی خۆیان کرد. کاک فەرهاد و دادەکوێستان کە بژێوی ژیانیان بەکاری کشاوەرزی دابین دەکرد، ڕۆژی جومعە ڕێکەوتی 3 پوشپەڕ سەر لە ئێوارە و دوای تەواوبوونی کار لەسەر زەوی کار لە شاخی کوچکە سوورە بۆ پشوو ئەیانەوێ بگەڕێنەوە بۆ ماڵی خۆیان، بەڵام بەداخەوە بەهۆی خراپی جادە و بان و تووشی ڕووداوی ماشین دەبن و هەردووکیان گیانیان لەدەستەدا. ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامە ئێمە و بینەرانەوە وێڕای دەربڕینی خەم و پەژارەی خۆمان بۆ ئەم کارە ساتە دڵتەزێنا، خۆمان بە هاوبەشی خەمی دانیشتوانی خۆشەویستی ئاوایی دادانەی کەمانگەر و هەموو ئازیزان و لە دووە جێماوانی کاک فەرهاد و دادەکوێستان
بە تایبەت دووجگەر گۆشەکەیان دەزانین و هیوادارین لە ئاست ئەم خەمە قورسا سەبور و خۆڕاگر بن. بەڵێ بینەرانی عزیز، بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران. زۆر سپاس بۆ ئەوی کە تا ئێستا لەگەڵمان. بەڵێ چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و پەیام و ڕابۆچوونەکانتان باس بکەن. تا هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە.